چیرۆکی گومان ئەو دۆخە نەسەلمێنراوەی کە مرۆڤەکان لە بونیادەوە گیرۆدەی دەبن و جڵەوی مرۆڤە سادەکان دەکات. بەڵام مرۆڤە هۆشمەندەکان هەمیشە لە سەروی گومانەکانەوە دەڕوانن و ناکەونە ناو داوەکانی گومانەوە، بەڵکو خودی گومان دەکەنە کەرەستەی بیرکردنەوەی زیاتر و وردبوونەوەی لۆژیکیانە. لەم بارەیەوە نووسەری بەرازیلی پاولۆ کۆیلۆ لە کتێبی چیرۆک بۆ باوکان و نەوەکانیاندا چیرۆکێک دەگێڕێتەوە بە ناوی گومان. چیرۆکەکە بەم شێوەیەیە: بەیانیەک پیاوێک لە خەو ڕادەبێت و دەبینێت تەورەکەی دیار نییە. گومانێکی بۆ دروست بوو کە دراوسێکەی تەورەکەی ئەوی دزی بێت. هەر بۆیە بڕیار دەدات ئەو ڕۆژە دراوسەکەی بخاتە ژێر چاودێریەکی وردەوە. دوای چەند کات ژمێرێک بۆی دەرکەوت دراوسێکەی لە دزێکی بە ئەزمون دەچێت، وەک دزێک دەچێت بەڕێدا، وەک ئەوەی بێوێت شتێک بشارێتەوە. بەو شێوەیە هەڵسوکەوت دەکا و سەیری چواردەوری دەکات. ئەستی کرد ڕەفتارەکانی دراوسێکەی زۆر نامۆن. هێندە لەم دۆخە دڵنیا بوویەوە بڕیاریدا بگەڕێتەوە ماڵەوە و خۆی بگۆڕێت و دواتر بچێتە بنکەی پۆلیس تا سکاڵا لەسەر دراوسێکەی تۆمار بکات. بەڵام لەگەڵ گەیشتنی بە ماڵەوە تەورەکەی لە شوێنێکی تری ماڵەکەیدا دۆزیەوە. دواتر زانی کە هاوسەرەکەی شوێنی تەورەکەی گۆڕیوە. بەڵام ئەم هەر سوور بوو لەسەر چاودێریکردنی دراوسێکەی و بڕیاریدا بگەڕێتەوە و بەردەوام بێت لەو چاودێریەی. بەڵام کاتێک ئەم جارە سەرنجی دراوسێکەیدا بینی کە ئەو وەک مرۆڤێکی ئاسایی هەڵسوکەوت دەکا و هەر وەک دراوسەکانی تری بەڕێدا دەڕوات و قسە دەکات. ئەم جارە دراوسێکەی بە تەواوەتی کەسێکی ئاسایی بوو. پاولۆ کۆیلۆ لێرەدا کۆتایی بە چیرۆکەکە دەهێنێت. ئەو لەم چیرۆکەدا دەڵێت دەشێت بەپێی گومانەکانمان شتەکانی دەوروبەریشمان بگۆڕێن. ڕەنگە گومانێکی خراپ چاویلکەیەکی وا بکاتە چاوی مرۆڤ کە هەموو شتەکان بە خراپ ببینێت. لەگەڵ ڕەوینەوەی ئەم گومانەشدا دۆخە ئاساییەکان خۆیان دەردەخەنەوە. بۆیە زۆر گرنگە مرۆڤ ئاگەی لە ڕوانینەکانی بێ و دڵنیا ببێتەوە کە ڕوانینەکانی زادەی گومانێکی بێبنەمایە یاخود نە. خۆگەر مرۆڤ بە پێوەری گومان ژیان بپێوێت، ڕەنگە هیچ کات وێنەیەکی ڕوون و ڕاستەقینەی ژیان بە چاوی خۆی نەبینێت. ئایا تاکو ئێستا گومان تۆشی بەلاڕێدا بردووە؟